دەشتی بیتوێن یەکێک لە بەناوبانگترین دەشتەکانی هەرێمی کوردستانە کە لە وەرزە جیاجیەکانی ساڵدا جوتیاران دەتوانن چەندین جۆر بەرووبوومی کشتتوکاڵی تیادا بەرهەم بهێن و هەمیشەش بەرووبوومی ئەم سنوورە وەک باشترین بەرووبوومی خۆماڵی دەناسرێت. ئەمەش بۆ هەڵکەوتەی جوگرافی و گونجاوی کەشوهەواکەی دەگەڕێتەوە. شارەزانی بواری کشتتوکاڵ ئاماژە بۆ دەدەن ئەگەر لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە هاوکاری زیاتری جوتیاران بکرێ دەتوانرێت سوودی زیاتر لە دەشتی بیتوێن وەربگیرێت. لە دەشتی بیتوێندا ৭,731 زوتیار کار لە 75,000 دۆنم زەویدا دەکەن و لەو ڕێژەی زیاتر لە 51,000 دۆنم زەوی ساڵانە بەگەنم دادەچێنرێت و بەپێی ئامارەکانیش تاوەکو ئێستا 9,000 دۆنم زەوی لەلایەن شارەوانیەکانی سنوورەکەەوە سوودیان لێ وەرگیراوە و لە زەوی کشتتوکاڵیەوە کراون بە شوێنی پرۆژەی خزمەتگوزاری و نیشتەجێبوون. تەمان دەشتی بیتوێن کە ناوەڕاستی قەزای ڕانیە تێدایە یەکێکە لە هەرە دەشتە بە پیتەکانی جیهان لە پلەبەندیدا کە ناوی هاتووە لە دەشتە بە پیتەکانی هەرێمی کوردستان شارە زۆر و بیتوێن و سندی ناویان هاتووە کەم دەشتا پێکاتەی زەویەکەی دەوڵەمەند بە مادەی ئۆرگانی و بەوە ناسراوە بۆ سەرجەم بەرووبوومە کشتتوکاڵی و باغداریەکان گونجاوە ئەگەر بێت و پلان و سیاسەتی دەوڵەتە بێت لەمڕۆوە دەتوانێت داهاتێکی باش هەم بۆ بژێوی خەڵکو بۆ دەوڵەتیش بنیاد بنێ ئەگەر بێت و لە ڕسمی سیاسەتی دەوڵەتدا پلانی بەگەڕخستنەوە و بنیادنانەوە لەسەر بنەمای کەرتی کشتتوکاڵ بۆ بژانەوەی ئابووری وڵات بنیاد بنرێ و بۆ مەبەستەش ئەگەر بێت و پلانێکی استراتیژی بۆ بەگەڕخستنەوەی کەرتی کشتتوکاڵدا بنرێت ئەهەمیێت و گرنگی خۆی چاکی دەبێت. دەشتی بیتوێن لە سنووری قەزای ڕانیە و حەوزی ڕانیە دەشتێکی بەپیت و بەرەکەت و فراوانە دەتوانم بڵێم سێمین دەشتە لە هەموو کوردستان لە دوای دەشتی شارەزور و دەشتی قەراج و کەندیناوە. بە دڵنیایی ئەگەر حکوومەتی هەرێم و وەزارەتی کشتتوکاڵ گرنگی بە بواری کشتتوکاڵ و کەرتی کشتتوکاڵ بدات بۆ مەبەستی بژانەوە و ژێرخانی ئابووری پشتی پێ بەستێ دەتوانرێت لەم سنوورەی ئێمە چەندین بەرووبوومی کشتتوکاڵی چەند وەرزە لێرە بچێندرێت و سوودی لێ بندرێت و پشتی پێ بەسرێت بۆ بواری ئابووری و بەهێزکردنی بواری ئابووری. بۆ نمونە لە بواری گەرمدا گەنمێکی زۆر لێرە دەکرێت لە بواری خانووی پلاستیکی ئێمە لە سنوورەکەماندا خانووی پلاستیکی ڕێژەیەکی زۆر باشمان هەیە. لە بواری پرۆژەی پەلەوەری و پرۆژەی داواجین بۆ پرۆژەی با بڵێن مریشکی گۆشت و بەخێوکردنی مریشک لە سنوورەکەماندا ڕادەیەکی زۆر پرۆژەی پەلەوەری هەیە کە جێگای دەستخۆشیە بۆ براجوتیارەکانمان و لە سنووری لە ئاستی کوردستانیش و لە ئاستی وەزارەتی کشتتوکاڵیش ئەم ناوچەیە پێگەیەکی باشی هەیە لە بواری پرۆژەی پەلەوەری. بە شێوەیەکی گشتی لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان تەنها پشت بە یەک سەرچاوەی داهات دەبەستێت و لە زۆر کاتیشدا بەرزی و نزمی لە نرخی نەوت ئابووری هەرێمی خستۆتە مەترسیەوە. وەک شارەزانی ئابووریش ئاماژەی پێدەدەن حکوومەتی هەرێم ئەگەر بتوانێت سوود لە زیاد لە سەرچاوەیەکی داهات وەربگرێ کەمتر گرفتی قەیرانی دارایی ڕوبەڕووی دەبێتەوە و کەرتی کشتتوکاڵیش بە یەکێک لە گرنگترین کەرتەکان دادنێن کە حکوومەت دەتوانێت بە بژانەوەی زیاتری هاوسەنگی لە ئابووریەکەیدا دروست بکات کە تەنها لە دەشتی بیتوێنی سنووری قەزای ڕانیە بە پلانێکی جددی حکوومەت دەتوانێت جوتیاران هان بدات تاوەکو چەندین جۆری بەرووبوومی کشتتوکاڵی بەرهەم بهێن و ئەمەش وەک هەنگاوێکی گرنگ سەیر دەکرێت کە کەرتی کشتتوکاڵ هاوشانی کەرتەکانی تر ئابووری هەرێم لە قەدەری بەرزی و نزمی نرخی نەوت ڕزگار بکات. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.